بینەرانی خۆشەویست گەڕام و خدمەتان بە پێشکەشکردنی ئیدامەی بەرنامەی و خەوتوی تەلەڤیزیۆنی پەرتۆ. لەم بەشە لە بەرنامە هاوڕێسایی یەگانە ئەندامی کۆمیتەی کوردستانی حیزبی حکمەتیسمان لەگەڵا قسە باس دەکەین سەبارەت بە ئیسلاح هەڵبژاردن و انتخابات لە ئێران. پێشەوە پرسیارەکانم ئاراستە بکەم، هاوڕێسایی دەگە دەنگی بنەویسی خۆشهاتی بۆم بەشە لە بەرنامەی ئەوڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ. زۆر سپاسانەکەم هەر بە سڵام هەیە بۆ ئێوە بۆ بینەرانی خۆشەویست. سپاس بۆ تۆش. هاوڕێسایی دەروەکو ئیشارەم کرد هەروەکو ئاگاداری چەند ڕۆژی داهاتوو کە بەیسا لە 11 ئەسفەندا بە ئیسلاح هەڵبژاردن لە ئێران بۆ مەجلیسی شۆڕای ئیسلامی و خۆبرەگانی ڕاهبەری بەڕێوە دەچێ و پێشتریش سەبارەت بەم مەسەلە قسە باس ناکردەوە بەهۆی ئەهمیەتی ئەو مەسەلە و ئەهمیەت لە نەرزەر جمهوری ئیسلامیە، بەڵکێ نامەشروعیەتی جمهوری ئیسلامی ئەهمیەتی هەیە کە قسە باس زیاتر بکەین سەبارەت بەم ئیسلاح انتخاباتە. هەروەکو ئاگاداری لە 11 ئەسفەندا قەرارە هەڵبژاردنە بەڕێوە بچێ. ئێوە ئەوزاعی ئێستای ئێران چۆن دەبینن؟ ئایا خەڵک چۆن چەند دەرسەد پێ دوابێ شرکەتەکەن تەلاشی جمهوری ئیسلامی بۆ ئەوەی خەڵک وەکو دەورەکانی پێشوو کێشێتە پای سندوقەکانی ڕێی چ تەلاشایەکە کات و ئامارێکیش هەیە بازەواکە نزیک بە 80% خەڵک زۆر بە سەراحەت و ڕۆشن کتویانە ناس لە پای بەئیسلام هەڵبژاردنە. ڕاو نەزەر و بۆچوونی ئێوە چۆنە سەبارەت بە فەزای ئێستای ئێران؟ بەڵێ هەروە کە ئێوەش باستان کرد، حقیقەتەن انتخابات لە جمهوری ئیسلامیە مطلقاً معنی نییە وەلەنزەر ئەکسەریەت عەزیم مردم ئێرانەوە کە نەتەنیا انتخابات بەڵکو خواهان سەرنگونی جمهوری ئیسلامی تەبیعەتەن هیچ جێگەیەکی نییە و هەروەش کە تویش باست کرد ئەو جۆرە کە خەبەر و باس هەست 80% لە مردم تقریبا لە انتخاباتە گەرکیانی شرکت کەن و زۆر تەبیعیچە تو دانی مەسەن 20%یش خۆ کەسانگەرێکن کە ڕژیمین تەرەفدار ڕژیمن بەهەر نۆعێک بەلاخەرە نەفعیانەس لەمان ئەم ڕژیمە لە بەقای ئەم ڕژیمە کار بەدەستن مەسئول دەوڵەتین بەسیجن پاسدارن و غیرە و غیرە. وێلە تاوجێگە بە جامعەی ئێران هەڵەگەڕێتەوە نەتەنیا ئەمڕۆ هیچ وەخت لەواقع بێسڵە انتخابات معنیکی نەوگا یعنی شتێکی نەبەرگە گیفان مردم یا نەفعێکی بۆ مردم نەوگا و حتا لە دەورەگەل پێشویچە ئیسەکە ئەوزا زۆر متەفاوتە ئیسە زۆر ئەوزا فەرقە کاتی تر حتا لە دەورەگەل پێشویدا دۆرەی دوی خۆرداد حتا دەورەی کە بێسڵا بین بن و بەدووبەتەر بالاخره تلاشیانە کرد مردم بەقەل بە بەدتەرەکە ڕێی نەدەن بەڵکو بەدەکە ڕێی بدەن کەمانە شعاری بوو معموڵەن تایان ئیسلاح تەڵەبەکانەوە بۆ حفظ ئەو نظامەوە بۆ بەرگوزاری انتخابات تەبلیغە کردیا. ئەمەڵەن ئەم دۆرە بەسەر چووگەوە تاوجێگە بە ئەکسەریەت مردم کریکار و زەحمەتکێش ژنان جوانان و مردم ناڕازی لەو جامعە هەڵەگەڕێتەوە بە ئیسلام انتخاباتە هیچ معنیکی نییە. انتخاب مردم نییە بە تۆر واقعی هەروەکە باسم کرد انتخاب مردم هەروەکە یەک ساڵی گوزەشتا لە ئێعترازات وەسیع تودەیە ژنانە دانیشتوویانە محەسڵ کاریگەرانی شانیاندا خان چوون ئەم ڕژیمە تاوجێگە بە خودی ڕژیم هەڵگەڕێتەوە. اتفاقا وەختی تۆ تماشای خودی بە ئێستا ڕۆژنامەگەل داخڵ یا تەلەڤیزیۆن مەجموعەی ئەوانە ئینکەی خودی ڕژیمیش بەرزمە نسبەت بە انتخابات جاران ئەونا پروپاگاند ناکەن ئەونا تەبلیغات ناکەن و حتما ئاگاداریت کە چەند ڕۆژنەوە بەر 110 نەفەر لەم بە ئیسلاح ڕۆشن فکر و فعالین مەدەنی کە عموماً لەواقع جزء ئیسلاح تەڵەبانن هێشتا ئاوێزانن بەم ڕژیمەوە حتى ئەوەی چ نەیتوانی گەواقعەن کۆمەک بە ڕژیم جمهوری ئیسلامی کە کەسانگەری کە بە هەر حاڵەمانەوەی ڕژیمە نەفعیانەس بە قەول معروفێژێ نانیان هەرە ڕۆنا بالاخەرە لەم دەسەڵات ئەم ڕژیمە بەنان نوای گەیکن بە ئیمکاناتی گەیکن مەجموعەی ئەمانە وەتەن لە نەتیجە تەقەلای توا ڕژیمەوەسەم انتخاباتە بەرگوزار بێت ئەم انتخاباتە بەرگوزار بێت و لە ئێدامەی انتخابات تر ئەم مجلس 4 ساڵ قبل هم انتخابات ریاض جمهوری
دو ساڵ قبل کە هەدەفیانە و دەوڵەت بە ئێسڵا یەکدەستکەنەوە مەجلس یەکدەستکەنەوە حتا کوچکترین ئیمکانێت حتا خودیەکان خۆیان نەدەن کەسەی وەک مەسەڵەن ڕۆحانی حتا ئەوەیە هین کریاگە بە ئێسڵا ڕەدی سەلاحیەت بووە بەڵێ ڕەدی سەلاحیەت کریاگە ڕۆحانی کە تو دۆر ڕئیس جمهور بوو ئەو مەملەکەتی بە قەوقیان ئیدارا کرد حتا ئیمکانەوەیشیانە نەداگە بە ئەو کە هینکە یعنی گەرەکمان بێژم کە ئەم انتخاباتە لە واقع دوو جانبێز بۆ ڕژیمیەوە کە بالاخره تەبلیغاتی پێوکاتەوە جێگە تەلاشەکەات بالاخره الان مەسەڵەن خەبەراتەیە کە لەسەر مەسەلەی کۆپۆن نازانم سەبەت معیشەت خەریکن لەم زەمینەگەلا مەسەڵەن کارگەریکەن دڵ جەماعەتێک کە فەقیرن چوزانم دەستەنگن بۆ نانشۆ محتاجن کاریان نییە بێکارن جەلبیان کەن مەسەڵەن بۆ شێوە پێنە پای انتخابات عکسی پرۆخان بێژنەوە جمهوری ئیسلامی علیرغم ئەم تەنش و بەرحاڵ مبارزات و اعتراضاتی ساڵ گذشتەوە نیە انتخاباتی بەرگوزار کردو ئەمانە ولی لایەکترەوە بە نەزەر من هەدەفیان وەسە بەم انتخابات مەجلس ئەتا ئەگەر کەسانگەری حتا لە مەجلس قەبلیە بوون کە بە دەرەجەیەک تەجەهەت ئەسلی خامنەئی و دەوڵەت ڕئیسیە بە ئیسلامین یا کەم هەن حتا ئەوانیش حەسکن و تۆ یەکدەسی بکەنەوە ئیتران بەشێ لە مەجلس ئیسلامی بووگە ڕۆسای پاسدار و بەسیج و پشتمانە لە واقعا لیباس پاسداریان دەرەوە لیباس شخصیان گر بنها لە مەجلسە و هەدەفیانەوە ئەمە یەکدەسەوەکەنەوە و نهایەتەن بە نەزەر من دلیلی زۆر ڕۆشنە کە جمهوری ئیسلامی خۆ زۆر باش زانێت الان مەسەڵێکی لە ئاخوندەکان وتیگە بە شدت نیگەرانین بۆی کە مردم شرکت نەکرد جمهوری ئیسلامی زانی کە مردمەتەکیانین ئەکسەریەتە مردمەتەکیانین لە یەک ساڵێک گوزەشتە لە کرێکار بگرێت لە بانشەستە لە مەعالم ژن جوان ئەلەی ئەم ڕژیمە بۆ سەرنگونی ئەم ڕژیمە لە واقع هەڵسانەوە ئاعترازیان کرد مبارزەیان کرد تێدا زۆر جوان کوژیات هەزاران نەفەر زیندانی کردیا و ئەم ڕژیمە زۆر باش زانێت تازە ئەم مردمە قبولیان نیەوە بە شۆن فرسەتگەرێکە ئەڕۆن بە شۆن ئیمکاناتی تراگەڕن بە شۆن شرایەتێکە گەڕن دوارە خۆیان بەسیج کەنایان ڕژیمە دووبارە هەڵسنەوە دەستکەن مبارزەوە ئاعتراز لە نەتیجە بۆ ئەو جایەک تاوەجێکە بە ڕژیم جمهوری ئیسلامی لەگەڕێتەوە بە نظر من فقط وسم انتخابات برگزار کە نمایشی پێبدەوە لە این حاڵە مەجلسەکە هەر چفرەتە فشردەتە تو یەک دەستکات بۆ بە نظر بەقای خۆی هیچ شتێتر نییە جز بەقای جمهوری ئیسلامی ویلات و توانشی ئەو جامعەکەەوە اقتصادیە ئەوە بحرانە ئەوە گرانیە ئەوە تەوەڕمە ئەوە خەت فەقرەکە بەقەڵ خۆیان هێژن 23 میلیۆنە لە سوورەتێکە کارگەر و بادشەسە فرێکیان یعنی هەزاران میلیۆنها کاریگەر حتا 10 میلیۆنیش ناسێنێ کە بتوانێت بەش یەک چوار مەسەڵەن مانگ یاگە هەفتە مەسەڵەن ئیمکانات زندگی بتوانێت تەئەمین کات و ئەمانە اینجا هەم مردمە زان هەم ڕژیم باشە زان کە ئەم مردمەتێکیانی نەتیجە انتخابات بۆ مردم معنی نییە ناچن انتخاب بدەن و هەروە توش کە باست کرد ئەو جۆرەکە ئامارەکان تێت حتا لە مەساحبەی خودی تەلەڤیزیۆنەکان خۆیان لەناو مردمە ئەماکەن ئەمەمیە هەست من بارها دیکمەکەژن ما شرکت نەمیکنین ئێمە شرکت ناکەین بۆ شرکت زۆر سپاس بۆ تەوزایەکانە داوەرە سعید وەختێ باز هەڵبژاردن و انتخابات دەکرێ بە ئیسلاح حتا لە مناسباتی دنیاە لە نظامی سەرمایەداری دنیادا کە دەرەجەی لە ئازادی مەسەڵەن مشخصن لە وڵاتانی ئەوروپایی هەیە ئەوەڵین ئەلفباکەی وەلا دەبێ ئەحزاب و جەرانات و شەخسیەتای جۆرا و جۆر ئازاد بن لەوەی کە خۆیان کاندید بکەن ئەوەی کە خەڵک ڕێیان پێدا یا ڕێیان پێنادا ئەمە بۆ خۆی بەحسەترە وەلێ لە ئێرانە خەبەرێک لەمانە نییە حتا ڕۆکو تۆش ئیشارە پێکرد نووری چەشمیەکانی جمهوری ئیسلامی و ڕێی جمهورەکانی هەشت ساڵەی دوو دەورەی وەکو ئەحمەدی نژاد و حەسەن ڕۆحانی و زۆر کەسی دیکە هەر ئەو ڕۆگوایە دوودانە مۆهرەی سپای پاساران لە بەیتی ڕەهبەریە دەستگیر کراون ئەمانە هیچ کامێکیان حتا لە سێبەری خۆشیان لەسەر شخصیەتای بەئێستا سەرۆی جمهوری ئیسلامی لە خۆیان مطمئین نین هەر بەنات بەم تەعریفانە انتخابات گاڵتەجارە مەسخەرەدا هیچ ڕەبتی بە مەنافعی جامعەیەکی 80 میلیۆنی ئێران نییە باتەوەجێ بەم وەزیەتە بەم نەبوونی ئازادی و ئەم مەسخەرە بازی و گاڵتەجاری کە لە جمهوری ئیسلامیە بە ناوی انتخابات بەڕێوە دەچێ ئەرک و وەزایفی خەڵک چییە لە رابطە لەگەڵ ئەم هەڵبژاردنەوە ئەم دەرسەدە لە خەڵکە
زۆر بە ئاشکرا ئەمە نەک ئێمە وەک مخالفینی جمهوری ئیسلامی نەک وەک خەڵکی کۆمەلگا بەعام کە ئەمە ئازانن بەڵکێ سەرانی دروشتی جمهوری ئیسلامی خۆیان بەمەی ئەترافەکەن ئەزوم لە حەسەن ڕۆحانی کتوویە ئەم دەورەیە کە خەڵک 80% نایەنە پای هەڵبژاردن ینی پایانی جمهوری ئیسلامی ئەمە تەنیا ئەو ناڵێ ئەوانەی دیکەشیان ئێڵێن مادام ئەم وەزیەتە هەدا ئایا جمهوری ئیسلامی بەم دەرسەدەکەمەوە کە بە ئیسلا خەڵکە چنە پای هەڵبژاردنەکەی معنە و مەفهومی چیە خەڵک دەبێ چاوەڕوانی ئاڵوگۆڕێک بن دوای 4 ساڵ لەو ژیانەکە بۆیان دروست کراوە چاوەڕوانی ئەوە بن کە جمهوری ئیسلامی کارێکیان بۆ بکایە چه ئەرکۆ وەزایفێکەوت سەرشانم خەڵکە تاوجێکە بە جاماڵێک خۆ جامە قەت ئومیدی کردگە زۆر ڕۆشنە بە نظر من خۆ دنیا زانێ هەموو کەسزانێ خودی و مردمازان لێرانە جمهوری ئیسلامی بەغێژ تفەنگ و گورد و کوتەکەی خۆ شتێکی دەماگە بیا بۆ مردمە تۆ تماشا و جاماکەیت هەرکە ئەترازەکە هەرکە ناڕازیە کاریگەرە چزانم بازنشستەست معلمە ژنە جوانە بەلافاز دەستگیرەگەن چزانم ئەعدامەکەن شکنجە و مەجموعەی ئەمانە واقعاً جمهوری ئیسلامی بەغێزمە هیچ شتێکی بەدەستەوە نەماگە هیچ شتێکی بەدەستەوە نەماگە هەم خودی ڕژیمە زانن هەم سەرانی زانن هەم خودی مردمە زانن لە نەتیجە نەتەنیا انتخابە لە جمهوری ئیسلامی بەڵکە خودی ئەم جمهوری ئیسلامی تازە مەشروعیەتێکی بۆ مردم نەماکە ئەمە خۆ دنیا زانێتی تر خۆ تەنیا مردم نییە خۆ کرێکار و زەحمەتکێش نییە خۆ ژن نییە خۆ جوان نییە دنیا ئەزانێت فقط ئەم ڕژیمە فقط بە تفەنگ و بە زۆر و سەرکوب ها لەسەر پاوە ماگەسەوە هیچ شتی امکانێکی نەماگە تواشای اقتصادی کە تواشایت چزانم هەر شتێک تواشاکەی لەو جامعە بەنظر من جوگە ژێر سوال و جمهوری ئیسلامی هیچکی بۆ نەماوەتەوە هیچکی بۆ نەماوەتەوە کە بۆ مردم قبول بێ کە مردم بێ تکای پێکەن لەینجا مردم هیچ انتزارێکیان لەم ڕژیمە نییە هیچ انتزارێکیان لەم ڕژیمە نییەوە هیچ تۆخایەکیان نییە وەزانن تاکە ئەم ڕژیمە بێت زندگی هەرەمەسە فەخرە فەلاکەتە سەرکوب بەس اختناقەس و مەجموعەی ئەمانە لەینجا بەنظر من خودی ئەمە انتخاباتە اتفاقاً فرسەتێکە بۆ خودی ئەم مردمە جارێکتر بەم ڕژیمە نیشان بدەن کە ئێمە تۆمانگەرەک نییە ئەشێ بچیت ئەشێ سەرنگون بیت مەشروعیەتت نییە لەلایەمەوە ئەمە ئەتوانێت جەرمەگەر مختلفی بێ بە نەزەر من لەوەی کە نەشنە پایڕێ سندوقی انتخابات کە زۆر ڕۆشنە کە ئەکسێت مردم ناچن وەلی ئەمە تەنیا کافی نییە بە نەزەر من ئەم ڕۆژە ئەکرگی بە شێوەگەل مختلف ئەم مردمەی ئەترازکەن هەرو کارگەرەوە لەو خیزیش انقلابیە کردیان لە ئەترازات کردیان لە عکس خامنەی بیگرێت تا خومێنیان هاوردە خوارەوە تووە بە نەرگەل شوعاگەر جمهوری ئیسلامیان ئاگر تێبەردا عکس خامنەیان ئاگر تێبەردا ئەمەیچە بە نەزر من فرسەتێکە توان تووە بە نەرگەل تەبلیغاتیان لە مورد انتخاباتە ئاگر تێر بدەن بێرنی خوارەوە بیدەڕنن وە فەزاکە سەنگینکەن بە سەریانەوە بە نەزر من و لە هەر شتێکە تەبیعەتەن ئەگەر توانیان حتا سنوق انتخاباتەکە وێران کرد بە سەریانە ئەنی مردمەوەسە مەزمەوەسەمە فرسەتێکە کە بە نەزر من مردمەشێ لەم فرسەتە ئیستفادەکەن فرەتر فەزای سیاسی جامعە ئەلەی جمهوری ئیسلامی هەڵخڕێنن تەبدیلی کەن ئەوەزی بکەن بۆمیچە بە نەزر من دەتوانێت بەدەنەسی تەناسب خوا ئەوەزکە دەتوانێت قدرت مردم فرەتر نیشان بات دەتوانێت قدرت مردم فرەترکە بۆ معنا کە سەران و جمهوری ئیسلامی بزانن حتی لە ڕۆژێکە خەریکن انتخاباتەکەن ئەم مەردە دەستە سرا هەن ناگرن ئەم مەردە ڕازی نین پیان ئەم مردمە قبوڵیان یانە و جارێتر ئەدێ بە نەزەر و نیشانوی و ئەم مەسەلەی انتخاباتە بە نەزەر باس فرسەتێکە لە ئێدامەی دوو انتخابات قبلی کە لە قسەکان پێشومە ئیشارەم پێ کرد بە نەزەر من بنە تۆقسر ڕژیمە و ئەمەیچە فرسەتی بێفرەتر ڕژیمی پێ زەعیفکەن و جێگە خۆشکەن ڕێگە خۆشکەن بۆ اعتراضات و مبارزاتر دەیلەکەیشی ئەوەیە تەوەجێگە بە مردم هەڵەگەڕێتەوە چارێک نەماوەتەوە تۆ تواشای مەسەن کاریگەران فولادکە یەک مانگ وردێکان لە اعتسابە دانیشکن تێکیانە مۆزاکریان کرا قەول و قەراریان دەژێت هەرچی قەول و قەرار دەرچووگن تازە دوێ کۆپێرەکە تێدای لە کاریگەران نیان هێشتا هەتا بشنە محیط کار سەرکارەکانیان گەرەکمە بێژم هیچ شتێک نەبوو کاریگەر نەبوو ژن جوان ماسۆ جزەوەیکە زۆر ناوڕە سعید حەزەکەم چون وەختەکەمان کەماوە سوالێک بکەم ئەوەی کە زۆر معلومە ئاماری 80 شاید زیاتریش خەڵک شرکەت ناکەن لەم هەڵبژاردن و انتخاباتەدا
واوەی کە معلومە و تەواوی خەڵکی و کۆمەلگاش دەزانێت جمهوری ئیسلامیان قبول نییە، مەشروعیەتی نییە، چووەتە ژێر سوال تەناقوزێکە کافەن. ئەمانە زۆر ڕۆشنە، بە هەمووی ئەمانە جمهوری ئیسلامی ئێستا دەگرێت دەکوژێ هەرچی لە قودرەتایە. سوالەکەی من ئەمەدا تەرجمەی عەمەلی ئەم ناڕەزایەتیە وەسیعە لە جمهوری ئیسلامی دەبێت چی بێ؟ فەرمانەوە لە دوای هەڵبژاردننی جمهوری ئیسلامی و دوای انتخاباتەی جمهوری ئیسلامی بە 15% بە 10% بە 20% ڕێیە و لە قودرەتایە خەڵک ئەرک و وەزایفیان لە مقابل ئەم نەخواستنەدا و ئەم نەویستنەدا و ئەم نامەشروعیەتی جمهوری ئیسلامی ئایا واقعا نابێ بچنە پلەیەکی تر؟ ئایا تەکلیفی خۆیان لەگەڵ جمهوری ئیسلامی نابێ ڕۆشنۆکەن؟ یا چەند دەورەی تر هەروە بەم دەرسەدە کەمە جمهوری ئیسلامی لە قودرەتە ئەبێ بمێنێتەوە؟ 4 دقەمان وەختماوە فەرموو. خب زۆر ڕۆشنە، بالاخره وتم انتخابات فرصتێکە توانین ڕژیم پێ زایف بکەی، وەلی خۆ بالاخره مبارزە و اعتراض هەرێ دامێز بە قۆڵەکەی تۆ جمهوری ئیسلامی انتخاباتیشە بە نظر بەرگزارە کات، ئەمەیشە لەسەر گوزەرنێت و بالاخره مەجلسەکەی دووبارە سازمانات بۆ ئێدامەی ئەم سەرکوب و چزانم چەپاوڵ و دزدی و مەجموعەی ئەمانە. خۆمان نەزانینی تر تۆ نمایەندەگەر مەجلس گشتی بنیامگەر فاسد و دز و پاسدار و سەرکوبگەر و جەنایەتکارن کە لێنە جەمە بوونەسەوە و هەروەشکە باسم کرد بالاخره مەسەلەی بەقا بۆ ڕژیم جمهوری ئیسلامی هەموو شتێک مهمترە. تا تاوجێکە بە جامعە هەڵەگەڕێتەوە. خۆ معلومە وەختی ئەم مردمە ئەم ڕژیمیانە قبول نییەوەی تر تەوقعیان لێ نییەوە کە ئینتیزاریان لێ نییە، خۆ دەبێت تەلاشکەن، دەبێت تەلاشکەن بالاخره بە ئێتراز و مبارزە و ناڕزایەتی خۆیان توانن تەناسب خوا یا ئەوزاع بە نەف خۆیان ئەوەستکەن و ڕژیمی پێ زایف بکەن. ئێمە لە ساڵ گوزەشتە شاید ئەحترازای زۆر وەسیع بووین. خب دنیا ئەزانێ ئەو ئێترازاتە حتى أفكار أممية الدنيا حتى الدولة قال غربي واقعا بيان وابو ممكنة حتى خدي مرد مش بنظام التصور ممكن رجيم ممكن تيابشيت بمقصرش مع اعتراضات. خب بدلائل معين مسألة سركوب عدم آمادگی جورا عدم إصلاح رشد أو اعتراضات تدايبه بايسو كدوبارة جمهوري إسلامي جيان بقريتوها دوبارة دسكاب السركوب معنا منتخب سركوبيش بنظر من جواناته خو جماعه بینی مثلا فرض کن شنان بینید على رغم گشت السركوب وقانون دروست کردن و حجابان و نازانم قانون بو مجلس علی جنان و بگیرو ببند و ماشین توقیف کو شزانم شلاخ يعني بدو بيان زندان ولي برتمنا رازين يعني قالت ما بيجم حتى امسك ويش جواناته منتخب جمهوري اسلامي هشتا بنظر من قدر سركوبي هسشتا توان سركوبي هسشتا أتواني زخت زور أعمال كلا جامعة لأن هي شتي كما قصبوا أمرت ما بنظر من خويا سازمان بدن خويا متشكل كان بقدرتي فرتر لو اتفاق كده سال زار شوارسوي كف بين ميدان وتكليف خويا تقولون بخاطر ويك هيج برجواندي ترني غير زمان هيج شاركني وهيج انتخابات اللي برابر جامعة قراني جزويك بالآخر خويا متشكل وسازمان بقدرتي فرتر بين ميدان زۆر سپاس بۆ تەوزەکان تاوڕێ ساڵە سوالم زۆرە بەڵام متاسفانە وەختەکەمان تەواو بوو ناتوانم سوال مەترەکەم. سپاس بۆ تەوزەکان و بۆ بەشداری لەم بەشە لە بەرنامەی ڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆدا. سپاس بۆ تویچ زۆر سپاس. بینەرانی عەزیز و خۆشەویست بەم جۆرهاتینە کۆتایی بەرنامەی و حوتوی تەلەڤیزیۆنی پەرتۆ. ساقی و سڵامەتیتان ئارەزومانە لە هەر شوێن شاد و سەرکەوتوو بن.